بەڕێزان سڵاوتان لێبێت لەگەڵ ئەوەی کە زۆربەی سەرچاوە مێژوویەکان سەرەتای بڕیاری کوشتنەوە و خنکاندن و ئیعدامکردن دەگەڕنەوە بۆ سەردەمە تاریکەکانی مێژووی مرۆڤایەتی لەگەڵ ئەوەی کە لە ئەمڕۆدا زۆرێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی وەکو ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی دژی سزای ئیعدامن لەگەڵ ئەوەی کە ڕوانگە و دیدی ئاینە ئاسمانیەکان و دیدیان بۆ لە سێدارەدان قابلی لێکۆڵینەوە و شیکاریە و لە هەندێک شوێنیشدا بە ئاشکرا لەگەڵینین لەگەڵ ئەوەی زۆرێک لە دەوڵەت و حکومە ستەمکارەکان بە ئاشکرا ئەم سزایە بۆ پاکتاوکردنی نایرە سیاسیەکانیان و لە ناوبردننی ئۆپۆزیسیۆن بەکاردەهێنن بەڵام هێشتا ئەو دەوڵەتانی کە پەیڕەوی سزای ئیعدامکردن دەکەن لە نیوە زیاترن و عێراقی شێکێکە لەو دەوڵەتانەی سزای ئیعدامکردن پەیڕەوەکات بە بەهانەی هەڵکشانی تاوانە گەورەکان و کەمکردنەوەی تاوان. بەڵام پرسیاری سەرەکی و جەوهەری ئەوەیە ئیعدامکردنی تاوانباران هۆکارێکە بۆ کەمکردنەوەی تاوان یان ئیعدامکردنی ئەو فەلسەفە سیاسیەی کە سەروەری مرۆڤی نەکردووە بە چەقی گرنگیدانی خۆی هاوکات لە ناوبردننی تاوانباران تاوان کەم دەکاتەوە یا گۆڕینی ئەو سیستەمە سیاسی و ئابووریەی کە احتیکاری سیاسی و بێدادی کۆمەڵایەتی بەرهەم هێناوە تا ئەو ژینگە کۆمەڵایەتی و سیاسی ئەعدام نەکرێت کە گەرای تاوانە گەورەکانی وەکو ترۆر و تۆقاندن و ڕفاندن و پاوانکردن هەڵدەهێنێ خودی ئەعدام خۆشی نائەدالەتیەکی تر نییە دەرهەق بە مرۆڤ و مرۆڤایەتی تا فەزایەکی سیاسی و یاسایی دروست نەبێت کە هەموو پێکاتە ئیتیکی و ئاینی و ئۆپۆزیسیۆن و بیرڕاستیاسیەکان کە بتوانن بە ئارامی گزارش لە خۆیان بکەن هەمیشە تاوان و لادان لە هەڵکشاندا نابێت. بینەڕین بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوتان لەبێم بابەتی گفتوگویم جاری پرۆگرامەکەمانە لەگەڵ بەڕێزان حاکم ڕزگار ئەمین ئەندامی پێشووی دادگای تەمیز حاکم خدر حەسەن محەممەد ئەندامی دادگای تێهەڵچوونەوەی تاوان ناوچەی سلێمانی بەڵێ لە ناوچەی سلێمانی حتمما زۆر بەگەرمی بەخێراتنتانەکەم هیوادارم بەیەکەوە بتوانین تاوتوێ ئەم مۆزوع بکەین سەرەتاش لە بەڕێز حاکم خدرەوە دەست پێکەم بەڕێستان ئەگەر بە کورتی پێم بڵێن لەگەڵ بوونی سزای لە سێدارەداندان لە قانونی سزادانی عراقیدا بەڵێ حتمما من لەگەڵ سزای لە سێدارەدانام لەبەر ئەوەی هەندێک تاوان هەیە ئەگەر ئەو کەسێکەوە تاوانەکە ئەکا تەنیا سزایەکەوە بۆی گونجاو بێ بریتە لە سێدارەدانی وادەی ئیعدامکردنی بۆ ئەوەی ببێتە ڕادع لە ناو کۆمەلگایە تاوانی هاوشێوەی ئەو تاوانێکەوە ئەو تۆمەتبارە ئەنجامیاوە کەم بێتەوەوە ڕۆڵ لە ناوچوون بچێ. زۆر باشە بەڕێز حاکم ڕزگار بەڕێستان لەگەڵ ئەوەن لە یاسای سزادانی عێراقی وەرێمی کوردستاندا سزای لە سێدارەدان بمێنێت نەخێر لەمڕۆ لەگەڵەوەم چەسپاندنی ئەو سزایە ڕابوەستێ و جێبەجێکردنیشی زۆر باشە بەڕێز حاکم خدر بەڕاستی ئێستا من کاتێکە خۆم بۆم پرۆگرامە ئامادا کرد دایان سەرچاوە هەیە ئەم باسی کە لەسەر مێزی ئەم پرۆگرامەیە نارتی تاوتوەکەی نیقاشێکی زۆر گرنگی یا جەدەلێکی فکری و قانونی و فەلسەفی گەورەیە لە زۆرێک لە وڵاتە دیموکراتیەکاندا هەستەکی تاوکو ئێستا ئەمە ماتریاڵی قسەکردنە لە نێوان حاکمە بەڕێزەکاندا یا گروپێکی فشار دروست بووە بۆی کە یاسای سزادان لە یاسای سزادانی عێراقیدا بڕیاری ئەعدامکردن نەمێنەیە هەستەکە هێشتا ئەم باسە نامۆیە لێرە طبعا ئەم بابەتە بابەتی نەهێشتنی سزای لە سێدارەدان لەم چەند ساڵانەی دواییە زیاتر بە شێوەیەکی گەرم و گورتن سەری هەڵدا بۆ ئەوەی نەیارەکانی ئەوەی کەوا ئەو سزایە نەمێنێ وردە وردە لە زیادبووندا بوون و زۆربەی دەوڵەتان هەنگاویان نابوو ئەوەی کەوا ئەو سزایە نەهێڵن بەڵام لەگەڵ ئەوەشا ئەبینی تا ئێستا بەشێکی زۆر لەو دەوڵەتانەی کەوا بە تایبەتی دەوڵەتانی هاوشێوەی دەوڵەتانی ئێمە لە بلۆکی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دەوڵەتانی ئیسلامی تا ئێستا لەگەڵ ئەوەن سیستەمە قەزاییەکانیان و سیستەمە قانونیەکانیان ئەو سزایی تایە ئەو سزایە بەڕاستی ئێستا لە بارودۆخی ئەمڕۆی عێراق و هەرێمی کوردستان و هەتاوەکو ئەتوانین بڵێن لە جیهانیشە پێویستیەکی زۆرە بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی هەندێک تاوان ببیتەوە کەوا بەو سزایە نەبێ ئاستەمە بتوانی ڕێ لە هەندێک تاوانی گەورە بگریکەوە خەتەرە ترسناکیە بۆ سەر مرۆڤایەتی بوونی سزای تون بەڕای بەڕێستان یەکسانە بەکەمکردنەوەی تاوان بە بۆچوونی من کاریگەریەکی زۆری ئەبێ لەکوێ گەیشتوویتە تام لۆجیکە لەوەتەی سزای لە سێدارەدان ڕۆ و کەمبوونەوە ئەچێ ئەبینین لە دنیای لە عالەمە ڕێژەی تاوان ڕۆ هەڵکشانەچێ باشە بۆچی ئەو وڵاتانەی کە ئەزمموی حکومیان لە زۆرێک لە وڵاتانی ڕۆژهەڵات زیاترەوە بە پێی نەزەری دروستبوونی دەوڵە ئەوانە بە دەوڵەتی
دەوڵەتی سروشتی ناوەبرێن کە گەشەکردنی ئابووری و گەشەکردنی هەمەلایەنە بۆ خۆی سنووری بۆ دروست کردوون و ئەوانە مەسەڵەن ڕێگێک ڕیشەیەکیان هەیە کە ئەمانە پیانەوەترێت دەوڵەتی سروشتی و دامەزراو ئەگەر وایە بڵێ ئەوان نەگەیشتنە ئەم منتەقە بۆ ئەوان مەسەڵەن زۆرێکیان وەکو وڵاتانی یەکەتی ئەوروپا لە 27 وڵاتەکە لە سەدا 99یان ڕەتی ئەم سزایەکەنەوە. باشە من ئەو دەوڵەتانە تا ئێستا توانیویانە بە هۆی ڕەتکردنەوەی ئەم سزایەوە بگەنە ئاسی ئەوەی کەوا تاوان لە وڵاتەکانیانە کەمتر بێتەوە بە پێچەوانەوە ئەوان لە وڵاتانەی خۆیانە ئەبینی ئێستا ڕۆژ بە ڕۆژ دەنگ بۆ ئەوەی کەوا ئەم سزایە بگەڕێتەوە بەرز ئەبێتەوە بە تایبەتی لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی تیرۆری نێودەوڵەتی و ئەو تاوانانی کەوا پێیان ئەوترێ ئیرهابی نێودەوڵەتی ڕێکخراو کەوا بۆتە خەتەر بۆ سەر سیستمی وڵاتەکانیان و بۆ سەر دیموکراتی وڵاتەکانیان بە شێوەیەکی بەڵام زۆرتر مەسەڵەن ئێستا ئەو وڵاتانە داد و بێداد تیا زیادی کردویان بە پێچوانەوە بەپێی ئامارەکانی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕۆژانە وڵاتی نوێ چێتە ناو ئەو داواکاریەی ئومەمی متحیدەوە کە واز لە سزای لە سێدارەدان هەڵبگرن. دەوڵەت هەیە کەوا دەنگی ئەوەی تیا زیاد دەکا کەوا سزای لە سێدارەدان نەمێنێ بەڵام دەوڵەتی واش هەیە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا سزای لە سێدارەدان دابنێتەوە زۆر لە دەوڵەتان ئەوانەی کەوا سزای لە سێدارەدانیان هەڵپەسارد بوو ئێستا بۆ ئەوە ئەگەڕێنەوە کەوا ئەو سزایە بگەڕێتەوە. کەواتە تۆ بە شتێکی منطقی نازانێت مەسەڵەن ئەو قەرارەی کە مەسەڵەن وڵاتانی یەکێتی ئەوروپا یا هەندێک لە وڵاتانی مەجلیسی ئەوروپا پەرلەمانی ئەوروپا لەگەڵ هەندێک لە ویلایەتەکانی ئەمریکا سزای لە سێدارەدانیان لابردووە؟ ئەوانە بۆ ظروفی ئەمڕۆ بۆ چوونی من پێویستە ئەو سزایە بگێڕنەوە تاوەکو بتوانن بەرەنگاری تیرۆری جیهانی و ئەو ئیرهابەی کەوا ڕوبەڕووی وڵاتەکانیانە بێتەوە بگەڕنەوە. زۆر باشە بەڕێز حاکم ڕزگار بەڕێستان پێتان وایە مەسەڵەن هەمان پرسیارەکەمەوە ئایا سزای تون یەکسانە بەکەمکردنەوەی تاوان؟ نەخێر. بەچی گەشتی تام قەنەعەتە؟ دەبێت بگەڕێنەوە بۆ مێژوو بۆ مێژووی سزا بێگومان تا نەگەڕێنەوە بۆ ئەو قۆناغانەی کەوا سزای پیا تێپەڕیوە ناتوانین بڕیارێکی یەکلاکەرەوە لەسەر مەسیری سزای لە سێدارەدان بدەین. سزا لە سەرەتاوە لە خێزانەوە دەستی پێ کردووە لە قەبیلەوە دەستی پێ کردووە پێش دروستبوونی دەوڵەت وردەورد لە قۆناغەکانی کە پێشکەوت ئەوان قەبیلە ویا خێزان ویا فەرد لە ئینتیقامی فەردی دەستی پێ کردووە واتە بەدەستی خۆی ئینتیقامی کردوێتەوە ئینتیقامەکەشی وەک خۆی بۆ یا زیاتر بووە. ئەلێرە کە بەشێک لە خێزانەکانێکیان گرت و قەبیلە دروست بوو قەبیلە بوو بە چەترێک بۆ ئەوەی کە هەندێ تۆڵە بسێنێتەوە بۆ ئەو کەسانەی کە سەر بە خۆیانن. پاشان بینیان دوو قەبیلەکە شەڕەکەن لەسەر یەک فەرد ئەمەش هەر غەڵەتە خەڵکێکی زۆرە کوژرێ لە کاتێکا یەک کەس کوژراوە یا کێشەیەکی مالی دروست بووە. مەرحەلەی سڵح لەدایک بوو مەرحەلەی تعویز لەدایک بوو مەرحەلەی لێخۆشبوون لەدایک بوو. ئەمانە هەمووی دوای دروستبوونی دەوڵەت چ خێزانیش و چ قەبیلەش تەنازولیان کرد بۆ دەوڵەت. باشە دەوڵەت سزایەکە ئەدات کەواتە ئێمە بنەمای فەلسەفی سزایەکە ئێستا دراوەتە دەست دەوڵەتیش بۆچی سزا دادەنێت بۆ پاراستنی کۆمەڵ و بۆ پاراستنی فەرد. بەڵام بەپێی لۆجیکی جەنابی حاکم بێ ئەڵێ فعلەن قسەکەی جەنابە ڕاستە ئەم سزای ئەعدامە بۆ پاراستنی کۆمەڵ و بۆ پاراستنی فەردە و منطقێک لە پشتێوە هەیەی بۆ ڕاگررتنی باڵانسی مشتەماع بۆەوەی کە پێکدادان بۆەوەی کە ڕۆحی شەڕەنگێزی و شەریری مرۆڤ کۆنتترۆل بکات. بڵێ ئێمە ئەوە لاریمان لەوە نییە کە سزا ضرورەتێکە لەگەڵ قانون و لەگەڵ ئینسان لەبەرەوەی ئینسان بە تەبیعەتی خۆی قابلی ئەوەی تاوان بکات. بەڵام بەپێی قسە بەڵام چی هەیە لێرە
ئایا ئەو سزایی کە دەدرێت دەبێ بە شێوەیەکی متەوازن بێت و هەموو ئەو بنەمایانەی ئێستا ئەگەر لە قۆناغی ئێستا تەماشای بکەین دەبێ ئەو بنەما فەلسەفی و ئەو بنەما فکری و ئەو بنەما کۆمەڵایەتی و ئەو بنەما ئابوووریانە هەموو ڕەچاو بکرێت لە هۆکاری تاوان لەلایەکی تر ئەو دادگایی کەوا تاوان فەرزەکات دەسەپێنێ بەسەر تۆمەتبارە ئایا لە چ قۆناغێکایە ئایا لە ئاستی ئەوەیە کە بە تەواوی زەماناتی تەواو بدا بە تۆمەتبار دواتر سزای لەسەر فەرزکات لێرە زۆر باشە دوو دەرگای زۆر گرنگت بۆ کردومەتەوە بۆ دیالۆگەکەمان کە بەڕاستی وەکو پێویستاوەکو ئێستا لە قسەی لەسەر نەکراوە تایبەتی لە هەرێمی کوردستاندا بەڵام پرسیاری سەرەکی و جەواری ئەوەیە کەواتە تۆ پێ وایە هێشتا ئەگەر سەرەتاکانی دروستبوونی ئەم سزای گەڕیتەوە بۆ قۆناغی قەبیلە بۆ ڕۆژگارە تاریکەکانیان انتقامی فەردی زۆر باشە کەواتە پێ وایە ئەمە هێشتا ڕۆحی قەبەلیەتە لە ناو دەوڵەتی مۆدرنی شاماوەتەوە بێگومان بەڵام سەبارەت بەو بیرڕایەنە ڕات چییە کە دووبارە پرسیارەکەمەوە بەڕێستان باسیەوەکەن کە ئەبێ ئەم سزایە متەوازن بێت بەڵام بۆ متەوازن نییە بەرامبەر بە کەسانێکە ئاسایشی نەتەوەیی و ئارامی نەتەوەی وڵاتێک تێک بدەن و تاوانی گەورە دەرحەق بە کۆمەلگایەکی گەورە ئەنجام بدەن و بە ئارەزوی خۆیان کوشت و بڕ بکەن ئەگەری عدامی بکەیتەوە بۆ تەوازنیتیانێ زەمان چییە ئەوەی عدامی تری لە دوانایەتەوە تاوانی تری گەورەتری بە دوانایەتەوە ئێمە سروشتی کۆمەلگای مرۆڤایەتی نییە با سروشتی کۆمەلگایە بەڵام دەبێ ئێمە ئەو حەقەتە بزانین کە دەوڵەت بەرپرسە لەوەی کە ژیانێکی وا فەراهەم کات لە ڕووی سەحی لە ڕووی سەقافی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی کە ئینسانێکی تەندروستمان دروست ببێت نەک ئینسانێکی شەڕیر ئێمە لە پێشا دەبێ بۆ وقایە بچین کەواتە لە گرانی عقوبەی عدام ئەم سزایە بە مجەڕەدیە بینن لە دەرەوەی مجتەماع لە دەرەوەی عواملی بیئی لە دەرەوەی عواملی اقتصادی لە دەرەوەی هۆکارە نێودەوڵەتیەکان لە دەرەوەی سیاست ئەوان سەیری جەریماکەن سەیری مجرم ناکەن سەیری ئەو زروفە ناکەن کە دەوری مجرمی داوە ئەگەر لامعترین کەس لەم مەجاالە سیزاریا بیکاریایە ئەو عالمە ئیتالیای کە لە ساڵەکانی 1970ەوە بالضبط لە ساڵی 1970 لە ساڵی 1938 بۆ 1994 لەوێ ژیاوە کە ئەو کتێبەی ئەجەریمە والعقاب ئەمە لێرە جەرائم والعقوبات لەوێ ئەو زۆر بە توندی ئەفکارەکانی ئەوە گەر بگەڕێینەوە یعنی بیری بەگژاچوونەوەی سزای لە سێدارەدان نوێ نییە بەڵام لامعترین کەس لەو بوارەدا بیکاریایە کە بە توندی بەگشت ئەم سزایەدا هاتەوە بۆ دەڵێ ئێمە دەبێ فکرەی ئینتیقام جێبێڵین بچینە فکرەی ئیسلاح دەبێ بچینە ئەوەی کە کەڵکی ئەم عقوبەیە چییە بۆ کۆمەڵ لە ناوبردننی کەسێک ئایا چیمان پێ دەڵێ لە کاتێکە ئەو زروفانەی کە دەوری تاوانەکەی داوە دەبێ مراعات بکرێت دەبێ سزا بۆ پاراستنی کۆمەڵ بێت بۆ وقایی کۆمەڵ بێت نەک کۆمەڵ ئینتیقام بکاتەوە کەواتە ئەمەی کە لایەن گرانی بڕیاری لە سێدارەدان پەیڕەوی ئەکەن و بە منطقی خۆیانی ئەزان کەواتە ئەمە ڕێگا ئاسانەکەی هەڵیان بژاردووە بەدڵنیاییەوە ئەو ڕێگایی کە لەگەڵ لادانی سزای لە سێدارەدانە ئەوە ڕێگا قورسەکەیان زۆر باشە گەڕێمەوەلات بەڵام تۆ پێ دوایە مەسەلەن بە تایبەتی جەنابی شکاتێکە کەویتە ناو ئەو گروپەوە کە لایەنگری حکمی عدامی تۆ پێ دوایە ئێوە بە تەنیا جەریمە ئەبینن بە زروفی مۆزوعی نابین کە مجرمتیاتی عواملی بیئی و کۆی ئەو فاکتەرانەی ترکە ڕۆڵیان هەیە لە ڕنگڕێژکردنی خەریتەی ژیان و پێکهاتی دەرونی و کۆمەڵایەتی کۆمەلگا و تاکەکاندا پێ دوایە ئەمانەتان هەموو فڕێداوەتە دەرەوە و بە منطقێکی قانونی زۆر ئەبستراکت و مجەڕەت گەیشتونەتە ئەو بڕایکە بڕیاری لە سێدارەدان شتێکی منطقی و ڕەوایە و نوعێکە لە پاراستنی عەدالەت
بە پێچەوانەوە یعنی خۆی ئەوەی کە ئەرکی دەوڵەتە جەنابی کاک حاکم ڕزگار باسی کرد ئەرکی دەوڵەتە ئەرکی کۆمەلگایە بۆ ئەوەی کۆمەلگایەکی بەو شێوەیە فراهەم بێ کەوا تاوانتیایدا کەم بێ بەس ئەوە لە مێژووی مرۆڤایەتیەوە هەتا ئەمڕۆ ئەو قۆناغانەی کەوا مرۆڤایەتی پێایە تێپەڕیوە دەوڵەت زۆر جار کۆمەلگاکان گەیشتونەتە ئاستێکی پێشکەوتوو لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی بوارەکانی تری کۆمەلگاوە بەڵام لەگەڵ ئەوەشا تاوان هەرەبووەوە تاوانی گەورەش بەڵام ئەو باسی بنبڕکردنی تاوان ناکە ئەو باسی میکانیزمی ڕوبەڕووبوونەوەی تاوانەکە ئەو ئەڵێ با لە تاوانی تر نەکەوێتەوە ئەو بەپێی مەبدە و پرەنسیپەکانی حاکم ڕزگار بێت کە ئێستا لێرەدا ئێڵێەوە هاوکات ئەوەندەی کە ئاگام لە مەسەلەن منطقی قانونی ئەم پیاوە هەیە ئەو پێی وایە ئەمە هیچ بەڵانسێک ناپارێزێت بە بۆچوونی ئەوانەی کە پشگیری لەمانەوەی سزای لە سێدارەدانەکەن بۆ چوونیان وایەکەوا مانەوەی سزای لە سێدارەدان ڕادێ ئەبێ بۆ پاراستنی کۆمەلگا و هەروەها ڕادێعیژە بێ بۆ ئەوانەی کەوا لەناو کۆمەلگایە ڕوە و تاوان ئەڕۆن بەڵام ئەو ئەڵێ ئەمە ڕێگا ئاسانەکەیە کە ئێوە هەڵتان بژاردووە ڕێگا لەوە بڵین ئاسانتر چییە یا قورستر چییە یعنی ئەو باسی ئەوواکە پرسیارت کردەوەی کە لە قسەکانی وەرم گرتەوە ئەو باسی ئەوواکە زەمان چییە کە کۆی ئەو قۆناغانەی کە تاوان کە تۆمەتبارێک پیا ئەڕوا تا دەگا بە حکمی یەکلایکەرەوە لەسەر ژیانی بە موعەبەت بە ئیفراج بە ئیعدام زمانی ئەوە کراوە مەسەلەن چۆن دڵنیابین لەوەی کە ئەم فلتەرانەی ئەمی پیا ئەڕوا فلتەرێکی سەلیم و سەنگین و تەندروستە ئەوەی بەڕێزیان باسی کرد باس لە دەرچوونی سزای لە سێدارەدان ئەو ئالیەتی کەوا سزای لە سەردارەدانی پێدەرەچێ من لەگەڵ ئەوە من لەگەڵ جەنابیام کەوا مەرجنیە هەمووی سزای لە سێدارەدانێک سزایەکی عادل بێ یعنی زۆر جار سزای لە سێدارەدان ناڵێم زۆر جار هەندێک جار ئەو سزایە دەرەچێ سزایەکی قاسیە توندا یعنی پێویستە سزاکە لەوە سوکتر بێ لەناو کۆمەلگایە هەموو سیستمێکی قەزایی و قانونی ظروفی ئاسانکاری تایە ظروفی وا هەیە بۆ تۆمەتبارێک ئەگەر لە تاوانێکیشی کردبێ سزاکەی لە سێدارەدان بێ بۆ دادگا هەیە سزاکەی سوکتر بکە بۆ ئین بیکاتە سجنی موعەبەد و یاخۆ سجنی موعەقەت باشە پێت وانییە مەسەن لەوەیە حاکم ڕزگار لەوە چێلۆجیکی بێت کە باسی ئەوواکە ئەمە ڕێگە ئاسانەکەیە لەبەر ئەوەی کە ئێوە مەسەلەن بە مجەڕەدی جەریمە ئەبینن عواملەکانی دروستبوونی جەریمە عواملەکانی ئەڵێ تعریفی دەرووناسی ئەڵێ ئینسانێکسانە بە بۆ ماوە زەربی ژینگە هەندێک ژینگە هەیە ئێرهاب هەڵەهێنێ هەندێک ژینگە هەیە زروفی مۆزوعیەکەی بەشەری تەندروست دروست ناکە بەڵام ئەگەر بەپێی قانونێکی مجەڕەد و مادەیەکی قانونی مجەڕەد مامەڵە لەگەڵ ئەم کەتن و جینایەتانەیە بکەی ئەمە منطقیە عدالەتی ئەبێ بە شێوەیەکی یعنی بەرامبەر متەوازن بڕۆی بۆ چارەسەرکردنی ئەو لایەنە هەم لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئابوووریەکەەوە کۆمەلگا و دەوڵەت کار بۆ ئەوە بکاکەوە ڕێژەی تاوان کەم بکاتەوە لە بەرامبەریشە هەندێک تۆمەتباری وایە بەڕاستی ئەگەری ئەوەیان نییە چاک ببن یعنی کەسێکەوە تاوانێکی گەورە تاوانێکی کوشتنی دەکەس بیست کە تاوارێکی کۆمەڵکوژی ئەنجامەیە ئەوە ئەگەری چاکبوونی بۆ ناو کۆمەلگا بەڕاستی مەحاڵە لەبەر ئللا ئەبێ بیخنکێنی ئللا ئەبێ لە ناو ببرێەوە ئەوە عەدل و منطقی ژوا ئەڵێکەوە ئەی ئەوانەی کەەوە بەهۆی ئەو توانێ ئەوە لە ناو چوون ئەی ئەوانەش هەر مرۆڤ بوون خۆتەواتە ئەوانەی کە مەسەڵەن تۆ بەدیدێکی ڕۆمانسی ئەزانی ئەوانەی کە دژی حکمی لە سێدارەدان و بە نامەنطقی ئەزانیت بە بۆچوونی من بەڵێ باشە مەسەڵەن تۆ پێ دوایە گەیشتوتە یعنی تۆ لە خۆتەوە مەسەڵەن گەیشتی بەم قەنەعەتە لە کۆمەڵە دەوافعی زاتیەوە گەیشتوتەوە قەنەعەتەی بەتایبەتی لە ئێستادا لە کوردستاندا کە ڕۆحی تۆڵەکردنەوە مەساحەیەکی فراوانی کولتوری ئەمەی دیاری کردووە تۆ پێ دوایە مەسەڵەن لە دافعی زاتیەوە و پیاوێکی ڕۆمانتیکیانە تەحلیلی قانونمان بۆکەی نا بە پێچوانەوە خەڵکی کوردستان و سیستمی حکم لە کوردستان دەبێت لە هەموو کات و لە هەموو خەڵک زیاتر و لە هەموو سیستمەکان زیاتر ئەمڕۆ بچێتەوە بەگشت سزای لە سێدارەدان چکە معاناتی خۆی زۆر بووە لەو بارەیەوە ئەمە لەلایەک دەربارەی ئەوەی کە ئایا خەڵک لە سێدارەدان دەتگەڕێنێتەوە سیر ئەوەیە هەندێک کەس ئامادەی مەراسیمی هەڵواسین بوون لەسەر جەریمەی دزی حاڵەتێکی وا هەیە لەسەر جەریمەی دزی کەسێک هەڵواسراوە لەو کاتەی کە خەڵک بە عەلەنی هەڵواسراوە چەند کەسێک چوون بۆ مناسبەی تەماشاکردنی
لەناو ئەو تەماشاکەرانە لە کاتی ئەو سیرکردنی سزای لە سێدارەدانا دزی کردووە خۆی. لە کوێت حاڵەتێک هەیە کەسێک ئەو کاتێک کە ئامادەی مەشهەدی هەڵواسینی جەریمەیەکی ینی سزایەکی لە سێدارەدان بووە، هەر لەوێ کە هەر عینی ڕۆژ کە گەڕاوەتەوە سێ کەسیکەی کوشتووە، پیاوێک و ژنێک و کچەکە نەکەمی ناکاتەوە دراسەکان زیادی شیەکات هەندێک جار. ئەمە لێرە مەسەلە دیدەکەیە، مەسەلە بۆچوون و فەلسەفەکەیە کە تۆ ئایا لەگەڵ ئەوەی ئەم سزایە وەک مەسئلەیەکی فەلسەفی بمێنێت یا نەمێنێت ئەمە گرنگە. دوایی ئێمە ئایا لەگەڵ تەتەور و لەگەڵ بەرەو پێشوونی بەشەریەتی نیاننا ئێمە هیچ لە سەدارەدان هیچ بۆ هیچ شەوتێک لە بەرەو پێشوونی ژیانی بەشەری زیادەکە؟ بەڵێ یەکەم کەرامەتی ئینسان بۆ ئینسان ناکرێت یەکێکە لەو عقوبانەی کە ئیهانەی کەرامەتی ئینسانەکات و یەکێکە لەو عقوبانەی کە زۆر توندە، یەکێکە لەو عقوبانەی کە زۆر نائینسانیە. ئێمە مانای ئەوە نییە کە ئێمە پشگیری لە تاوانەکەین، بەڵام حاکم خدر پێتەڵێ خۆ ئەوانەی تریش گوڵیان نەبەخشیوە کەرامەتی ئینسانیە جینۆسای دەکەن کە ئیبادەی جەماعیەکەن. ئەخر خۆ دەبا لێرە هەر لێرە ئەم مەسەلەی جینۆساید و ئیبادەی جەماعی. مەجلیسی ئەمن کە محکەمە یوغۆسلافیای پێشووی دروست کرد، بۆچی دروستی کرد؟ بۆ بەگژاچوونەوەی تاوانەکانی نێودەوڵەتی، ئیبادەی جەماعی و ئیبادەی جەرایمی ضدی ئینسانی و جەرایمی حرب. بەڵام ئیشتیراتی کرد مەجلیسی ئەمن کە نابێ عقوبەی ئەدامی تێدا بێت. بۆچی ئەو هەموو خەڵکەکە کوژرا لە بۆستنەوە هەرسێک؟ خۆ ئەو محکەمەی بۆ ئەوە دروست بوو. لە ڕواندا بۆچی دروست بوو؟ خۆ بۆ محکەمەی کوشتنی کەسێک دروست نەبوو. زیاد لە 800,000 کەس ئیبادەی جەماعی بە هەموو ئەرکانەکانی جەریمەی ئیبادەی جەماعیەوە لەوێ هەبوو. شخصانە ڕەمزن و بۆ محاکەمەی سیستمەکەیە کە ئەم جینایەتە گەورانە هەڵەهێنێ و بەرهەمێنێ. ئەمە با ئێمەج باس لەوە ئەکەین ئایا ئەم سزایە ڕۆژ بە ڕۆژ لە بەرەو کەمبوونەوە فکری ئینسان و فکری بەشەریەت لەگەڵ ئەوەیە جێی بێڵێ یا لەگەڵ ئەوەیە بە بەرەو پیری بچێت. ئێمە دەڵێن محکەمەی جینایی دەولی تایبەتە بەچی؟ بە 4 نەوە جەریمە، بە جەریمەی عیدوان، بە جەریمەی حرب، بە جەریمەی دژی ئینسانی، بە جەریمەی ئیبادەی جەماعی. بەڵام لەگەڵ لە ناویە سزای لە سێدارەدانی تێدا نییە. ئەمە کە بە پێی نظامی ڕۆمای ئەساس دروست بوو لە ساڵی 1998 و لە ساڵی 2003ەوە ئیتر دەست بەکار بووە. بۆچی ئەو تاوانانەی کەوا محکەمەی جینایی دەولی بە دوایەکەوێت بچووکن بچووک نین، بەڵام تەتەوەری فکری قانونی و فقهی و ئینسانی کەشتۆتە ئەو قۆناغی کە ئیتر پێویستە ئەم سزایە جێبی هەڵدێت. کەواتە یەکێک لە سیماتەکان، یەکێک لە مؤشەرەکانی ناسینەوەی قوانینی دواکەوتوو و پاشکەوتوو و نامتەتەور بوون و نەبوونی حکومی ئەعدامە بڕایتەوە. بوونی حکومی ئەعدام یەکێکە لەو سیمانەی کەوا ئەو قانونێکی دواکەوتووە ئێستا. کەواتە قانونی ئەعدام لابەری مەسەلەن ئیتر ئەمە یەکسانە بەوەی کابین بە دیموکراتی و دەموچاومان جوانە بێ ئەمە ماکیاجێکە بەس. ئەوی ئیستعدادی تیانە بێ بە دیموکراتی، ئەو نظامەی ئیستعدادی تیانە بێ بە دیموکراتی، قورسە لە لای کە سزای لە سێدارەدان جێبێڵێت. باشە بەڵامکەشی ڕاستە. کاتم یاوە پێ و کاک خدر سەبارەت بەوەی کە کاک حاکم ڕزگار کۆمنتەکانی خستە ڕوو تۆ خۆت سەرنجت چیە؟ طبعا من بە هیچ شێوەیەک بە دیموکراسی بوونی کۆمەلگا و سیستمی حکم یەکسانیە بە نەهێشتنی سزای لە سێدارەدان. بەڕاستی سزای لە سێدارەدان مانەوەی بۆ هەندێک تاوان کە بەڕاستی ئەمڕۆ تاوانی تیرۆری نێودەوڵەتی، ئەو تاوانانەی کەوا کوشتنی لەژێر ئەو بەڵام لەم وڵاتە و لە زۆرێک لە وڵاتانی دراوسێ هەر بۆ ئەم جەرائیمە گەورانە پەیڕەو ناکرێت، حتا بۆ دزی بۆ مەسەڵەن ئەنجا ئەمە لێرەیە. من بەڕاستی لەگەڵ سزای لە سێدارەدانم بەڵام بە شێوەیەکی ڕەهانا مطلق بۆ هەموو بۆ نمونە، یعنی ئێمە بین ئەگەر بگەڕێنەوە سەر قانونی عقوباتی عراقی و یا ئەو یاسا سزایانەی کەوا لە عێراق هەن، بۆ نمونە یاسای مخدرات
هی موادی بێهۆشکار هەندێک جار سزاکەی لە قانونی عراقی ئاگاتە لە سێدارەدا من لەگەڵ ئەوە نی من ئەڵێم سزای لە سێدارەدان بۆ هەندێک تاوانی زۆر قۆرس تاوانی ئەرهابی نێودەوڵەتی تاوانی کوشتنی شێوەی هەندێک شێوەی کوشتنەیەکەوە لە مادەی 46 لە قانونی عقوباتی عراقا ئیشارەتی پێدراوە کوشتنێکی زۆر زۆر بێمعنایە بەو شێوەیەکەوە ناشرینترین شێوەی ئیهانەکردنە بە بەشەر چەند زۆر جەریمە لە عێراقا مەسەڵەن ئەکرێ مەسەڵەن حکومەکەی بگاتە ئەعدام وڵای ئێستا لە قانونی لە قەوان یاسا عراقیەکانە ژمارەیەکی زۆر دەقی یاسایی هەیە کە عقوبەکەی ئەعدامە ئەوانە پێ هەمویان لەگەڵ چەند زۆریانای کە من لەگەڵ بەشێکی کەمیانە بۆ نمونە ئەو کوشتانەیەکەوە کوشتنی لە مادەی 46 قانونی عقوباتی عراقیە ئاماژەیان پێکراوە هەمووی ئەگەر مەرجەکانی جێبەجێکردنی ئەو نەسە هەبێەوە هیچ ظرفێکی مخفف بۆ ئەو سزایە نەبێ من لەگەڵ یان ئەو سزای بەسەرا جێبەجێ بکرێت تاوانەکانی بەپێی قانونی ئەرهابی هەم عراق و هەم هەرێمی کوردستانی ئەو سزایانەیەکەوە تایە دانراوە سزای لە سێدارەدان بەشێکیان قورسە بەڵام لەگەڵ ئەویان کەوا هەندێکیان ئەوانەیەکەوە کوشتنی جەماعی ئەوانەیەکەوە ئەبنە هۆی ئەوەی کەژمارەیەکی زۆر خەڵکی بێتاوان بەبێ ئەوەی هیچ تاوانێکی کردوێ بەبێ ئەوەی هیچ دەستێکی هەبێ بکوژرێ ئەمانە سزای لە سێدارەدانیان بەسەرا جێبەجێ بکرێ بەڵام بۆ نمونە لە قانونی عقوباتی عسکەریە و هەندێک قەراراتی کۆن هەیە کە وەختی خۆی لە عراقا جێبەجێ ئەکرا ئەگەر کەسێک لە ڕیزەکانی سوپا ڕای بکردایە سزای لە سێدارەدان بوو یا لە قانونی سۆڤێتیا لە یەک لە بڵین فیرارکردنێکی سەربازیە 150,000 جوندی سۆڤێتی لە جەنگی جیهانی دووەما بڕیاری لە سێدارەدانیان بۆ لە عراقیشا بەو شکڵە بوو یعنی یاخۆ دەوانەیە ئێستا لە قانونی عقوباتی عراقیە هەندێک ئەحکامی تیا بوو ئیلغا کرایەوە جاران ئەوەی ئەگەر لە ناو حیزبی بەعسا بواە بەڵام دەربکەوتایەکەوە ئێرتباطی تری هەیە لە دەرەوەی حیزبی بەعس عقوبەکەی ئەعدام بوو کەواتە تۆ پێ دوایە مەسەن غێری ئەم جەریمە گەورانە ئەو حاکمانی کە بڕیاری ئەعدامکردنیان ناعەدالەتیە مەسەن خۆتەڵی زۆر جەریمە هەیە لە هەرێمی کوردستانە عقوبەی ئەعدامی لەسەر و زۆر جار لە نەتیجەی تحقیق و ئەدیلە و ئیتر ئەو میکانیزمانی کە قانون جێبەجێەکە ئەگاتی ئەعدام کەواتە تۆ پێ دوایە تەنفیزکردنی یەکسان نییە بە عەدالەت تەنفیزکردنی یەکسانە بە عەدالەت ئەگەر فعلا ئەو حکومە دەربچێ بە لە سێدارەدان ئەی تەنفیز نەکردنی یەکسان بە نەعەدالەتی ئەخر چۆن جێبەجێ نەکرێت کاتێکا لەلایەکەوە لەگەڵی ئەوانە نیت بەستەنیان ئەوانەی کە مستحقی سزای لە سێدارەدانن ئەگەر جێبەجێ بکرێ عەدالەتە تحقیقی عەدالەتە ئەگەر جێبەجێ نەکرێ یعنی عەدالەت ناچەسپێ زۆر سپاس دەکەم بەڵام بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشا لەناو ئەم قسانەدا قسێکی بەڕێز حاکم ڕزگار بوو کە باسی ئەوەی کرد ئایا کاتی ئەوە نهاتووە کە هێمای پرسیاردا بنین لەسەر ئەو ڕێوشێنانەی کە کەسێک کە جینایەت دەکات واتە ئەو فلتەرە قانونیانەی کە پێ تێپەڕ ئەبێ چۆن دڵنیابین لەوەی کە حکمی ئەعدامەکەی حکمێکی عادیلانە بڵێ حاکم ڕزگار سەرنج و تێبینی هەبێ و لە نەتیجەی و ئەزمونە زۆرەی کە لە مەحاکمە هەیەی گەیشت بێتە ئەوەی کە ئەم هێمای پرسیارە لە ناو مێشک و لێکدانە و منطقی قانونیا دروست ببێت بەڵام پاژەم نابڕە